لە تەوەرەی یەکەمی پرۆگرامەکەمان باس لە مامەڵەی دروستی شۆفێرانی تاکسی لەگەڵ سەرنشینەکەن. بێگومان لای هەمووان ئاشکرایە تاکسی و شۆفێرانی تاکسی ڕۆڵێکی گرنگە بینن لە کایژانە لە کۆمەلگایە، بەتایبەت لە وڵاتی ئەمە کاتێک میترۆ و گواستنەوەی گشتی نیە، هەمووی یان ئۆتۆمبیلی تایبەتی خۆیەتی یان بەدیلەکەی تاکسی بەکارهێنێ. لێرە و لەوێ زۆر جار گرفت لە نێوان شۆفێر و سەرنشینی تاکسی دروستە بێ، گلەیی دروستە بێ لەلایەن هەردوولا ئەو، بەڵام ئەوەی کە زۆر گلەیەکە سەرنشینانن لە شۆفێران. هەرچەنە بەپێی ئەو داتا و ئامارەی من ئەم شەو دەسم کەوت نزیک بە 80 تا 85 هزار تاکسی لە هەرێمی کوردستان هەیە. ڕێژێکی کەم لە مەلەوانەیە گلەی لەسەر بێ، بەڵام کلوتەنی چەند بێت چەقڵ نابێت. لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عارف ئەحمەد ڕاهێنەری شۆفێریمان کردو. مامۆستای بەڕێز بەخێر بێت. بەخێر وەسایان سەرچاوە. دەستخۆشی لە جەنابتانەکەم، زۆر سپاستانەکەم. بەڕاستی مۆزوعی تاکسی ئەمڕۆ بۆتە گرفتێکی گەورە، چونکە با بڵێن بەرکەوتنێکی زۆری هەیە لەگەڵ هاوڵاتیان. ئەویش ئەوەیە کە بەڕاستی گرفتەکە زۆری بۆ ئەوە گەڕێتەوە کە وەکو پێویست ڕێک نەخراوە. حکوومەت پێویستە ئەمە ڕێک بخا. بۆ نمونە ئەگەر سەردانی وڵاتی ئێرانتان کردبێ، بۆ نمونەی ئێران زۆر بەباشی ئەم سیستەمەی ڕێخستووە، هەرچەند چەند کۆمپانیاکەیە لێرە تا ڕادێکەوە توانیوێتی کۆنتترۆلی بەشێکی بک، بەڵام بەداخەوە ئەم پێویستی بەوەیە با بڵێن سیستەمێکی گشتگیری وە دابرنجێ. هەرچەند من ئاگادارم چەند کەسێک هەوڵیاندا کە ئەم سیستەمە ڕێک بخەن بۆیان نەکرا، بەڵام ئێستا خۆشبەختانە کەسێکی تر هەوڵی داوی شاڵە قەرارە بەم نزیکانە کە با بڵێن سیستەمەکە گۆڕانکارێکی بەسەرا بێت. زۆر باش مامۆستا، پێشەوەی بینێ نێوان پەیوەندی سەرنشین و شۆفێر خۆی تا چەند گرنگە هەر تاکەکانی و کۆمەلگا مامەڵەیەکی دروست و ئەتەکێتێکی باش لە نێوان یەکتریانە هەبێت، ئەگەر چەند خولەکێکیش پێکەوە بن بۆی کە هەردوولا ئاسوودە بن کاتێککە گفتوگۆیەک دەکەن، کاتێکە دەگەنە شوێنێک بۆ نمونە ئەگەر سەرنشین بوو یاخود شۆفێر بوو پێکەوە. بێگومان کاک دانیار، ئەمە پەیوەندی یەکەم شت بە پەروەردەی تاکەوە هەیە. ئەو مامەڵەیە کە ئەیکا پێویستە مامەڵەیەکی دروست بێت، بەڵام بەداخەوە ئەم بەرکەوتنانەی کە هەیە دیارە گەڕێتەوە. یەکەم شت بۆ پەروەردە، دووهەم شت بۆ ئەوەی کە ئەم با بڵێن سیستەمە ڕێک نەخراوە. لە ڕاستیە با بڵێن شۆفێری تەکسی هەم هاوڵاتی ئەرک و مافی خۆیانیان هەیە. پێویستە ئەو شۆفێری بەیانی کە لە ماڵەوە هەڵدەسێ چەکێکی ئۆتۆمبیلەکەی بکات، دڵنیا بێت لەوەی کە ئۆتۆمبیلەکەی با بڵێن مەزبوطە، هیچ گرفتێکی نییە، بۆ ئەوی بتوانێت هاوڵاتیەکە بە سەلامەتی بگەێنتە شوێنی خۆی. و هەروەها لە هەمان کاتشە پێویستە مافی خۆی با بڵێن چی بێ پێی بدا. ئێمە بەداخەوە زۆر جار بۆ نمونە شۆفێری تەکسیەکە هاوڵاتیەکەی زعاجەکە یان زۆرجار بەعکسەوە ئەکرێ هاوڵاتیەکە بۆ نمونە شۆفێری تەکسیەکەی زعاجکە وەکو پێویست لەوانەیە مافی نەداتێ، وەکو پێویست لەوانەیە هەنێ ڕەفتاری نابجێ بکات. بەڵێ مامۆستا، ئێمە زیاتر فۆکس و تەرکیزمان لە بەرنامەکەیە لەسەر شۆفێرەکەیە وەک لە سەرنشینەکە، چەنە باسی ئەوژەکە، بەڵام کۆکی لەگەڵمانەوەی کە شۆفێری تەکسی بەتایبەت هەم واجبە هەم ئەخلاقە. واجبە لە بەرامبەرەوەی کە سەرنشینەکە بڕێک پارەی پێدا، واجبێتی وەک تۆ فەرمووت بە سەلامەتی بیگەێنێتە شوێنی خۆی. ئەخلاق لەوەی کە ئەو چەند دقەی پێکەوەن جوانترین ئەخلاق و ڕۆژ پێشکەشکە لە ناو تەکسیەکەیە. کۆکی لەگەڵم. بەڵێ زۆر بە دڵنیاییەوە ئێمە زیاد لە پێویستمان بەوەیە کە برانی شۆفێر زۆر با بڵێن هەم بە ئەخلاق بن، هەم بە دەستپاک بن، هەم خاوەنی کەسایەتێکی بەرز بن، هەم لە ڕووی ئەتەکێت و قسەکردن و مامەڵە و ئەم شتانەوە ئەبێت لە ئارسێکی زۆر بەرزە معاملە بکەن، چونکە ئەوان با بڵێن ڕۆژانە تەعامل لەگەڵ هەموو چین و توێژێکی کۆمەلگای خۆمانەکەن. لەبەرەوەی پێویستە ئاستێکی زۆر بەرزیان هەبێ. هەرچەند من پێم وایە شۆفێری تەکسی ئەوە وەکو با بڵێن هەر با بڵێن چینێکی تر دەوراتیان بۆ بکرایەتەوە، زانیاری باشیان پێ بدرایە، باش پەروەردە بکرانە، چونکە بەڕاستی هەم لە سلکی ئەمنیشەوە توانم لەوانەیە بڵێم وەکو سلکێکی ئەمنیش حەقە حکوومەت تەعاملی لەگەڵا بکە بەوەی کە ئەمانە ڕۆژانە بەرکەوتنیان هەیە، زانیاریان دەسەکەوێت. شۆفێری تاکسی بڕای جەنابەت کە پسپۆڕێکی لە بوارەکەیە کارێکی ئاسانە، یعنی بوون لە وڵاتانی ئەوروپا هەر کەسێ بڕێ پارەی پێبوو ئەتوانێت بچێ مۆڵەتێکی شۆفێری تەکسی دەربێنێ و تەکسێک بکاتە سەر شەقامەکانیان. وەک ئاماژەت پێکرد ئەمە دیسپلین و شێواز و فێربوون و کۆمەڵک بابەتی دیکەی هەیە بەخۆیەوەی گرێ. نەخێر کاکدانە بێگومان ئەمە پێویستی بە کۆمەڵێ بەداخەوە لای ئێمە ئەوە نیە، بەڵام لە زۆربەی وڵاتانی تر بەڵێ بە دڵنیایەوە هەیە، بەڵام لای ئێمە زۆر بەداخەوە ئێستا
من برادێکی خۆشەویستم هەیە ئەفسەرە باسی ئەوەی بۆ کردم وتی کابرا زەڕەنگەرە هەڵساوە تەکسێکی کڕیوە دیارم بە مەرامێکی تری نامە خۆ پێویستی بە معیشەتی ئەوەی نییە کە بۆ نمونە بۆ معیشەت بەکاری بێنێ قسەکە لەسەر ئەوەیە هەموو چین و توێژێک هەڵسن بۆ نمونە کابرا فەرمانبەرە هەڵەسێت دوای ئیشەکەی خۆی ئەچێت شۆفێری تەکسیەکە هەرچەند سوپاس بەخوای گەورە ئێستا ئەم سیستەمەوەی کردوە تا ڕادەیە کۆمەڵێ مەرج و کۆمەڵێ با بڵێن قیودی داناوە بۆ ئەوانەی کە ئەبنە شۆفێری تەکسی بەڵام لە هەمان کاتە پێویستیشان بەوەیە کە باش پەروەردە بکرێن لەوانەیە کاکدانە پرسیارێ بەس بە ئەوسەر و تێنەپەڕین من لەگەڵ هەمومان کۆمەڵک برادر و دۆست و کەسمان هەیە کە تاکسی پێ ئەو قسەم لەگەڵ باس کردوون ئەڵە بۆ پزیشکێک ئاساییە لە دوای داوامی خۆی عادەش بکە بۆ مامۆسایەک ئاسایە لە دوای داوامەکەی خۆی وانی تایبەتیش بڵێت یا ئیشێکی تر بکە بۆ من ئاسایی نەبێت کە فەرمانبەرم لە هەر بەڕێوەبەرایەتێکم حکوومەتە کە بژێوی ژیان و موچەکە و خۆی نییە بۆ میش نتوانم تاکسیەکەم پێ بێ کاکداناوەکو ئەرزم کردی ئەمە گرفتەکەمان لەوەی با بڵێن ژیانمان ڕێک نەخراوە منی فەرمانبەر بە حکمی ئەوەی موچەکەم نادرێتێ بەدڵ نیایەوە مەجبورم پەلەمای ئیشێکی تر بم لەوەش لەو ئیشەش بەڕاستی کە ئێستا شۆفێریکردنی تەکسی بۆتە کارێکی ئاسان چونکە کەسەکە بە ئارزووی خۆی دێتە دەرەوەکەی بێ و کاتە ئاچێ ئیشەکە بێگومان کابرا زۆرێکی لە زەڕوریێت قسەکەی من لەسەروەنی خوانەخواسێ بەسمە بەسم ئەوە لەگەڵ ئەمەشا کۆمەڵی خەڵکی خراپیش بە مەرامێکی تر دێنە ناوە ئەمە گرفتەکەی لێرەیە زۆر باش مامۆستا زۆربەی کات خانمان زیاتر گرفتیانەیە لەگەڵ شۆفێرانی تەکسی و هەمیشە بەرداوام گلەی و گازندیان هەیە لەوەی کە شۆفێرەکە زۆر پرسیارەکات یاخود دەیەوێ ئەڵێ باژمارەکەت بەمێ ئەرکات پێویستە بوو دەتوانی داوای بکەیت و من بێم شۆفێریت بۆ بکەم و بدگەن بۆ شوێنی کاتەوێ یاخود زۆر شتی دیکە کە ئەمە زۆر جابینی ومانەکە ئەگەر خانمی خزمی خۆمامیان کەسێک لە مەجلیسێکە باس کراوە پێویستە ئەمە چۆن مامەڵە بکرێەوە بە تایبەتی تر ئەو شۆفێر لەگەڵ خانمانە دەبێت چۆن مامەڵە بکات بەدڵنیەوەکو ئەرزم کردن شۆفێری تەکسیە بێ خاوەنی ئەخلاقیاتێکی بەرز بێ بەداخەوە کە زۆر جار ئەم گرفتانە ڕۆدا بە تایبەتی لەگەڵ خوشکانە لەگەڵ ئافرەتانە پێویستە ئەمانیشە هەڵوێستیان هەبێ بتوانن ئەم شتانە بگەێنە شوێنی خۆی بۆ ئەوەی هەوڵ بن ئەم ڕێگان با بڵێن ناشرینە کۆتایی پێبێنن کە بەڕاستی زۆر جار بێگومان کێشەی کۆمەڵایەتی لێکەوتۆ زۆر جار لەوانەیە هەتا کوشتنیش دروست ببێ بەهۆی ئەم حاڵەتەوە بەهۆی کردارێکی نابەجێەوە زۆر باشە مامۆستا لەو کاتی کەسێک هاوڵاتیەک دەست لە تاکسیەک ڕاگرێ یا لە وێزگەیەکە سوار تەکسیەکە بێت لەو کاتی پێئێنێتە ناو تەکسیەکە تاو کاتی دابەزێ بێگومان کۆمەڵک مافی هەیە ئەنی بۆ نمونە مافی ئەوەی هەیە کە سواری ئەم تەکسیە بێ ئەم تەکسیە بۆنێکی ناخۆشی تیانە بێ جگەریتیان نەکێشرا بێ بۆ پاک و بەتەمیز بێ و شۆفێرەکە ئەگەر پێشتر خۆی گوێی لە ڕادوێک لە تەزجیلێک لە بابەتێک گرتو جا قورئانە گۆرانی هەر بابەتێکە ئەم سەرنشینە کە سوار بە مافی ئەوەی هەیە پرسی پێ بکە بڵێ ئاسایی ئەمە ئیش بکە ئاسایی ئەم دەنگەوا بێ یعنی مەبەستنەوە سەرنشین کاتێ سوارە بێت تا دابەزێ ئەو چەند خولەکەی پێکەوەن کۆمەڵێک مافی هەیە ئەم شۆفێری تەکسیە بۆی ئەنجام بە تا چەند ئەمە ڕەچاوەکرێت گرنگی شەر تەبریتەکەی داگرسێن زۆر لە دایناگرێت بێگومان بەداخەوە من هەمان ئەو شتە دوێنێ سوار تەکسیە بووم سیارەکەم بردە لای فیتر کاتێک گەڕامەوە لەگەڵ پیاکە سەرکەوتم وتم تەبریدەکەی ئیشی ناکرد و زۆریش گەرم بوو کەچی وتی وەڵام ناتوانم لەبەر من بەنزینەکەم خراپە گەریشی پێ بکەم شۆفێریم بۆ ناکرێت ئەبێ ئۆتۆمبیلەکەم ڕاگرم چکە مەکینی سیارەکەم تەحملی ئەوە ناکات تەبریدەکەم هەڵکەم ینی هەر کەس بۆ خۆی کاتێک کە گرفتێ دوورسە مبەڕێکی هەیە بۆ خۆی بەڵێ با لە مۆزوعەکە دوور نەکەوتن و مۆزوعی تەعاملکردن بێگومان کاتێک کە هاوڵاتیەک سەرنشینێک سەرەکەوێ کرێگەدا بەو شۆفێرە بێگومان ئەو کاتی کە هەیەی ئەو کاتە مافی خۆیەتی مافی بپارێزرێت هەم لە سەوتی تەجیلەکە هەم بەوەی کە هیچ هەڵسوکەوتێکی نەشیاوی لەگەڵا نەکرێت بێگومان وەکو لە سەرەتاوە باسم کرد کاتێک کە بۆ نمونە شۆفێرەکە چێکی ئۆتۆمبیلەکەیەکە بێگومان ئەبێ خۆشی تەنانەت ئەبێ لە ڕووی جلوبەرگۆ لە ڕووی ڕوخسار و تەنانەت پێویستە پیاز نەخوا تەنانەت پێویستە بۆ نمونە سیر نەخوا بۆنی ناخۆشی لێ نێ جلوبەرگێکی پاکتەمیز ئەمانە هەمووی گرنگن بۆ بەڵام وەکو چۆنڵێ نەبووتە سیستەمێک ئیجبار کرێ شۆفێرەکە ئیجبار کرێ بەوەی کە بەم شێوەیە ئێستا کاتی خۆی باوڵی مامۆستا عەبدوڕەحمان قسەیەکی جوانی هەبوو ئەیوو بۆ نمونە تاکی ئەوروپی یعنی لە ئێمە زیرەکتر نین بەس یاسا و ڕێسایەک هەیە کە وای لێ کردووە ببێتە تاکێکی با بڵێن ڕێک و پێک و یاسایی مامۆستا ئاماژەت بە شتێکی زۆر جوان کرد ینی
بۆ هەموو پیشەکان تاوان شۆفێری تاکسیش پیشێ بێ بۆ هەموو پیشەکانی ئەوانی کە فەرمانبەرن زۆربەی زۆریان جلێکی تایبەتیان هەیە بۆ نمونە کابرا پزیشکە جلێکی تایبەتی هەیە کابرا لە دائیرەیەکی تر لەو کاتێک کە ئەچێتە ژوورۆ لە تاقیگەیە لە هەر شوێنەکە جلێکی تایبەتی بەخۆی هەیە یعنی ئێمە بینیمانە لە وڵاتانی دەرەوە لە وڵاتانی دراوسێمان شۆفێری ئەو پاسانەی کە نەفەر لە بینی شارەکان ناگواستنەوە جلێکی تایبەتیان لەبەر بەڵام بۆچی بوون لێرە بینی گەنجێک لەگەڵی سەرەکەوی لەوانەیە کراسەکەی چەند قۆپچێکی کردبێتەوە ینی ئەمە تا چەند ئەم ئەتەکێتە تا چەند ئەمە گرنگە شۆفێری تاکسی و پاسیش ئەوانی کە هاوڵاتیان نەگوازنەوە ینی ڕەچاوی ئەم بابەتە بکەن بە دڵنیاییەوە پێش هەموو شتێ ئێمە پێویستمان بە ڕێخستنی خۆمانە لە ڕواڵاتمانە زائیدەن لە فکر و زەهنی خۆمانە بەداخەوە ئەمەش وەکو هەر ئیشێکی تر ئێمە وەکو تاک بەڕاستی وەکو چۆنڵێ هەمومان لە ئاستێکی بەرزانین ئێستا ئێمە بۆ نمونە برای شۆفێرمان هەیە لە تەکسیەکان بە جلووەرگێکی زۆر ڕێک و پێک و بەڵام بۆ نمونە بە گشتی بزەبت کۆمەڵێ خەڵک هەیە ینی ڕێزم هەیە ینی لە ئاستێکی خوارەوە زۆر گوێ بەخۆی نادات گوێ بە پیشەکەی نادات گوێ بە سەرنشینەکەی نادات ئەمە وا کات کە بەڕاستی وەکو چۆن لە ئیشەکەش ناشیرین کە لەوە چێ زۆرێک لە برا شۆفێرەکانش ئەم گلەیان لە ناو خۆی خۆیانە هەیە هەتا بۆ نمونە هەڵی زۆر زەقەکەن کاتێ بۆ نمونە هاوڵاتێکە ئەچێ بە حکمیەوەی وعەیەکی باشی نییە جاری وایە لە شوێنێکی شیاوان ناوەسێ بۆ ئەوەی کە شۆفێرەکە هەڵی بگرێیان زۆرجار شۆفێری تەکسیەکە جاری وایە لە ناو فولکە ڕائەوەسێ ئەم شوێنە بۆ تۆ ئەم سەرپێچیە ئەگەی بێگومان مشکلە زۆرە لەسەر مۆزوعی تەکسی مامۆستا شتێکی دیکەدانا زۆر جار تۆ سەر شەقامێکاتی ئەپەڕی بەتابەت بۆ ئافرەتامەم زۆر بینی و شۆفێری تەکسی چەند جارە لە تەکسی نایە پێویستی بە تەکسینی کاکە لەوانێت بەدوار خۆی بێ بە پیاسە بڕۆ ینی ئەمەش زۆر گرفتە ینی زۆر کێشەیە بەداخەوە لەم ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ مۆزوعی پەروەردە و ئەخلاقیەتەکان بەڕاستی من خۆم فەرمانبەرم کاتێک لە دایرەکەم هاتوومەتە دەرەوە ئافرەتێکم لەگەڵا بۆ چەند ئافرەتێکم لەگەڵا بۆ تەکسیەکەی ئەوەستی ئەنی بێ ئەوەی دەستی لێ ڕابگری تۆ بەڕاستی ئەمە کارێکی ناشیاوە کارێکی ناشرینە ئەمە ئەو پەڕی با بڵین ناشرینکردنی پیشەکەتە نزمکردنەوەی ئاستی خۆتە هیوادارم برایانی شۆفێر بە هیچ شێوەیە ئەو کەسانەی کە دەستیان لێ ڕناگرن ئەو کەسانی کە با بڵێن ئەو خشکانەی زۆرجار بە چاوەڕوانی بۆ نمونە شۆفێرەکە کە برای خۆیەتی کەسی خۆیەتی هاوسەری خۆیەتی بە ئۆتۆمبیلێک بێ بە شوێنە ئەم ڕەماشی بۆ لێدا ئەم شۆفێر تەکسیەکان لە بەردەمی ئەوە سن واز لەم کارە بێن ماوەستا زۆر باسمان لە هجوومان کردە سەر شۆفێرانی تەکسیژ ئەمە حقەتە بەڵام برا و کەس و کاری خۆمان بەڵام بەداخەوە واقعەکەی ئەکرێ واقعەکە لە بەرچاو بگرین بێگومان ژمارەیەکی کەمیش بن بێگومان لەو 8,000 کەسە ژمارەی زۆر کەم بەدڵنیایەوە بەڵام شۆفێرانی تەکسی زیاتر گلەیان چێ لەگەڵ سەرنشین زۆر جار کە باسەکەی ئەوان لە گلەیەکانیان مامەڵەکردنە لە پێدانی پارە و ئەو بابەتانە ئەڵێتە ناو کە ئەگەێنمە شوێنەکە لەمەوەنەکە ینی تووڕە ئەبێ پێی ناخۆشە زۆر جایکی لە گلەیەکانیان ئەوانیش بەو شێوازێ بەدڵنیایەوە من شەوێکە لە ماڵی خۆمان دانیشتوم کەسێکی نزیکی خۆم شۆفێری تەکسیە باسی ئەوەی کردوم من کەسێکی گەڕەکەی خۆمانم گەیاندۆتە سەرچنار کاتێک کە چوومەتە وڵا کاکە پارەکەم بیر چووە کەسەکە من بۆ نمونە لە نزیکی خۆمەوتم قەیچێکە بەڵام سێرەکەم دوای ئەوە وەکو چۆڵێ هەر دەسی ئەکەو نایوە کرێکە بە ئەکرێکی شۆفێری تەکسیش بەڕاستی ڕێژەکەی کەمە ڕۆژانە ئەو مەعیشەتی ژیانی لەسەر ئەوەیە بەداخەوە زۆرجار هاوڵێتەکەش زڵم لە شۆفێری تەکسیەکە جارێکە باسی گەیانمە شوێنەکە 150 نای دەرهێنا 150 ناری پێیان بەس خۆی گرنگە پێشتر ڕێبکەون لەسەر ڕاست گرنگە بەس ئەمانە ئەم کێشانە مامۆستا هەر هەمووی ناگەڕێتەوە بۆ ئەوی کە حکوومەت لایانی پەیوەندیدار ئەم بابەتی بە دروستی ڕێک نەخستووە ینی بۆ نمونە تۆ لە وڵاتانی دیکە کە سوار تەکسیەکەبی با بڵێن عدادی لەسرە ئیتر بە پێی و عدادە دانراوە ئەوەندە کیلۆمەتر ئەوەندە مەتر تۆ ئەوەندە پارەئی لە بریا ئیتر پێویست بە معاملە ناکە یعنی تۆ جاری وایە بۆ نونە ئەگەر گەڕەکێکی سلێمانی وەرگین بنمونە ینی ئەچی بۆ گەڕەکێک کە لەوانەیە تازە دروستکرابێ و هێشتا چیمەندۆ قیری پێ نەگەیشت بێ یعنی 100 مەتر بە خۆڵا بڕۆیت شۆفێری تەکسیەکە ئەیکا بە بۆڵە بۆڵ و دەنگەدەنگ و ئیزعاجتەکە کاکە من ینی بەڕاست شۆفێری تەکسی بەس بۆ کراوە بەسەر قیر و چیمەندۆیە بڕۆ وڵا بە دڵنیایی ئەو حاڵەتانە زۆرە بە تایبەتی کابرا عینوانێکەدا بۆ نمونە عینوانەکەی شوێنێکی زەقە کاتێک کە
چەند با بڵێن 200 متر کیلۆمەتر گەر لە شوێنە لەو شوێنەیە کە عینوانەکەی پێوتوە زۆر جا بۆڵەبۆڵی بەسەر کاکە من کەی بۆ ئێرە هاتم کەی تۆ ئێرە پێوتم ئەخۆ کابرا بڵێ ماڵم لەوەیە لەوانەیە نەزانێ بزەبێت ئەگەر شوێنێکی گرنگی دوو یعنی بەڕاستی هەنێ هاوڵاتی دەسەڵاتی چییە بۆ نمونە گەڕەکەی قیر نەکراوە بێگومان کاکدانان لە بیدایەتەوە من عەرزی جەنابتانم هەر ئیشێ هەر پیشێ لە ژیانە کە ڕێک نەخرێ گرفتی زۆرە ئێستا بۆ من ئەگەر ئەم شەقامی جەنابتانی پێدەم ئەم شوێنی کە ئێمە دانیشتین بێگومان ئەگەر ڕێک نەخرێ ئەو جوانی و ئەو لەزەتەوە ئەو تامەی نییە ینی هەموو با بڵێن ڕێخستنی ژیان وامان لێکە ژیانێکی خۆشترمان هەبێ بەڵێن کێشەمان کەمتر بێت. زۆر باش مامۆستا ئەوەی ئەو ئامارەچن ئامارێکی دروست و دقیق نییە بەڵام بە نزیکەی ئەوەندەی ئاگادار بم 80 تا 90 تا 85,000 تەکسی لە هەرێمی کوردستانە هەیە بەڵێ ڕاست بەپی ستانداردی جیهانی بەڵێ بۆ هەر چەند هەزار کەسێک و پێویستە تاکسیەکە بێ ئەم ژمارە زۆری لێرە هەیە بۆ 6 ملیۆن کەس لە هەرێمی کوردستانە زۆر نییە ئەم تەکسیانە بە دڵنیاییەوە ئارزم کردن هەر کەس هەڵەسێ بە ئارزوی خۆی بۆ نمونە ئەبێتە شۆفێری تەکسی ئەمە وای کردوە ڕێژەیەکی یەجگار زۆر یعنی بە بەراورد بکەی باوەڕ بکە لەوانەیە بەرامبەر بە وڵاتێکی لەوانەیە بڵم 100 ملیۆنی زیاتر ئێمە شۆفێری تەکسیمان هەبێ بێگومان ئێمە کێشەکە لەوەیە زۆر جار ئێمە سەرچاوی با بڵێن وەسایلی ترمان نییە بۆ نمونەوە کوکترام و ئەوانە زۆر شتی تر هەیە ئەکرا بۆ نمونە ئەوانە بکرایە بۆ ئەوەی خەڵکی ئاسانکاریان بۆ بکرایە بۆ هاتوچۆ هەمووی پەلەمای تەکسی نەدایە ئەمجا بەڕاستی زۆری لەم تەکسیانەوەکە گرفتی زۆر بۆ نمونە ژینگە پیسەکە ینی ئەو هاوڵاتیە کە بۆ نمونە پیشەکەی بۆ ڕێک نەخرا هەم ماندووە هەم مەسرەف زیاکە هەم ژینگەش پیسەکە ئەگەر بۆ نمونە ئیشەکەی بۆ ڕێک بکرێ بۆ نمونە هەر گەڕێکێک سنتەرێکی تەکسیتیا هەبێت کاتێ من لە ماڵەکەی خۆم دێمە دەرەوە تەلەفۆن بۆ سنتەرەکەکەم تەکسیەکە بۆ نمونەوەکو ئێران دێتە پەنام هەم کابرای تەکسی مەسرەف ناکە و وەکو چۆنڵێ ژینگەش پیس ناکە و ناسوڕێتەوە هەمیش بەڕاستی هاوڵاتەکەش کاراسانێکی باشی بۆ چەند بەرنامە و چەند کۆمپانیە هەند ئەپلیکیشن هەیە بۆ تەکسی بەڵێ هەیە بەڵام وشاری خەڵکیمان زۆ کەمە ینی گرنگی بۆ بابەتان هەیە هەنی هەر ئەوەندە گرنگی بە سۆشیال میدیا و سێرکردنی ڤیددیوانە دەین گرنگی بەوە نادین کە هەنی من نەزانم ێستا ئەپلیکیشن هەیە لێرەیە سێریەکە مەزانم بە لۆکیشنەکەی کام تەکسی نزیکە لەمنەوە لەسەرەکەم یەت دێت بە شوێنمە سێژە لە سوودەکانی شێکە تو شتێکی تایە بەجێ بمێنێ مۆبایلێکە پارەیەک هەر شتێکە پەیوەندیەکی تۆ بە سنتەرەکەەوە فلانە سعات فلانە تەکسی هاتووە بێ زەحمەت ئەو شتم تای بەجێمە بۆ دەگەڕنەوە بەڵام تەکسیەکی تۆ نازانی لەکوێ خیشان جێگیرانی بێگومان بە حکمی ئەوەمانە ناسراون وڵی ئەوانە جێگەی دەستخۆشین هەم بۆ هاوڵاتیەکان هەمیش بۆ کۆمپانیەکە هەمیش بەڕاستی ئەرکیان لەسەر حکوومەتیش کەم کردوەوە ژینگە پیس ناکەن ئەوانە شتی زۆر باشن بەڕاستی ئەگەر بکرێ بەگشتی بۆ نمونە سەرجەم گەڕەکان ئەم سنتەرانیان تێدامرایە هەم بۆ ئەوکو پیشە بۆ هاوڵاتیەکانیش باش بوو ئەوانەی کە شۆفێری تەکسیەکەن هەمیش بۆ هاوڵاتیەکە هەر کات لە ماڵی خۆی هاتە دەرەوە بە تەلەفۆنێک دەتوانێت تەکسیەکە بێتە بەردەم ماڵەکەی بێگومان ئەژووترێ زۆر و بۆر ینی ئەگەر بابەتێک زۆر بوو شتێک زۆر بوو دیارە خراپیشی زۆر بەڵام تۆ لەم 80,000 تاکسیە بە پێ ڕێژێکی ستاندار ئەگەر هەڵە نەبم بۆ 1000 کەس یا بۆ 10,000 کەسە پێویستی بە یەک تەکسی هەیە ئەگەر ئەوەندە هەبێت لەوانەیە ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمان بە 15,000 تەکسیە بێ بەڵام 80,000 تەکسی دەبێ بێگومان لەم 80,000 تەکسیە چەند کەسێکی خراپی شەرتەیەکەوێت بەدڵنیایی چەند ڕێژە زۆر بێ ئەوە با بڵێن ئەنۆ خەڵکی ترش دێتە پێشەوە لەمانە ئەکرێ تا ڕێژەکە زیاتر بێ خەڵکی خراپترش زیاتر زۆر جار بیستومانیان لە هەواڵەکانە ئەوەندە پارە لە تەکسیەکە بەجێما کابرا گەڕانێتەوە بۆ خاوەنەکەی بدێتەوە بۆ ئەو شوێنەی بۆ ئەو ماڵێکە سەرنشینەکە دابەزیانی زۆرێکیان زۆر ینی مخلاق و ڕۆشتێکی جوانیان هەیە من پێم وایە بەشێکی زۆری ئەوانە کەکدانا لەگەڵ ڕێزم بۆ ئەنیکەیان بە پەروەردەیەکی جوان بە تایبەت پەروەردەیەکی ئیسلامی جوان کراونەوە لەگەڵ توانیویان ئەو مامەڵە جوانە لەگەڵ سەرنشین لەگەڵ خەڵکی دیکەیە بیکە یەک پرسیاری تر ئەگەر کات و دەرفەرماوی مامۆستا ئەوانی کە سوار تاکسیە بن هەمویان مەرج نییە گەنج بن و لە تەمەنێکی هوشیاری باشا بن بۆی هەیە پورێکی من خاڵێکی من باپیری من ننکی من وانە دایکم تەمەنێکی بەڕێکرد بێت یعنی جاری وایە وەک تۆ فەرمود شوێنەکە بە مەزبوطی نازانێ یا شوێنەکە بۆی چۆ لیتێک چووە ینی فکر و هۆشی وەکۆڵی هاوکاری ناکە بیدۆزێتەوە ئەبینی سایق تەکسیەکە بە جۆرێک مامەڵی لەگەڵەکە کە ئینسان خۆی تەریقە بێتەوە بەڕاستی تا چەند زەرورە لەگەڵ ئەوانەی تەمەنێکیان بەڕێ کردووە
شۆفێری تاکسی با بڵێن باشتر و نەرمتر یانی وەکو دایکی خۆی وەکو باوکی خۆی وەکو خاڵومامی خۆی سەیری بکە وەکو ئەوەی کە جارێکیان بیستمەڵێ پیرژنێک سەرکەوتو لە شوێنەکە بە تەکسێکی وتیدە لە کۆڵانەکە لای کەڵەشێرەکە دامەزێن بێگومان بە حکمی ئەوەی ئەو کەسوکارانی خۆمان کە تەمەێکی زۆریان هەیە و لە تەمەێکی زووترا ژیان وەکو ئێستا بۆ نمونە نایەنە ناو خەڵکەوە بێگومان ئەو شارەزاییان نییە ئەو وعیان نییە. بەڵام بەڕاستی هەمووی ئەگەڕێتەوە بۆ لایەنی پەروەردەکەی کاکدانا باوەڕکە هەر تاکێک کە پەروەردەیەکی با بڵێن باش کرابێت دڵنیا بە ئەم کەسە هەر پیشەیەکی هەبێ ڕێز لە بەرامبەرەکان یەگرێت شۆفێری تەکسی بەڕاستی زۆر گرنگە هاوکاری کەسە بە تەمەنەکان بێت بۆ نمونە کاتێ شتێکی پێەیە کاتێک کە توانای ئەوەی نییە ئەبێت تحملی ئەوە بکە سەرکەوێت لەوانەیە بۆ نمونە ئەگەر ئێمە بە چەند چرکەیەکی کەم سەرکەوین لەوانەیە ئەو زیاتری پێویست بێ بۆ ئەوەی زۆر بەقایمی دابخان بەڵێ ئەمانە هەمووی هەیە ئەمانە ئەبێ شۆفێری تەکسی زۆر بە تەحمل بێ زۆر هاوکار بێت دەستپاک بێ ئەنی کۆمەڵێ بەهای زۆر بەرز و جوان هەیە پێویستە هەمووی لە شۆفێری تەکسیە هەبێت زیاتر لەبەر ئەوەی بەرکەوتیان هەیە لەگەڵ هەموو چین و توێژەکانە. زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا عارف ئەحمەد ڕاهێنەری شۆفێری خوا بەخێر بێت. سپاسی جەنابتانەکەم دەستخۆشی لە جەنابتانەکەم بۆ ئەم دەرفەتە هیوای سەرکەوتن بۆ ڕێزستانە خۆم دەستان خۆش